ئەمڕۆ بۆ دووەم ڕۆژ کارمەندانی نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی بایکۆتی دەوامیان کرد بەرامبەر پێنەدانی موچەکانیان. ئەمەی دەیبینن لە ئێستادا کارمەندان هاتوونەتە دەرەوە کە داوای موچەکانیان ئەکەن. خات و سڵاوی لێ بێ. داواکاریەکانتان چی و چی ئێوە؟ وڵی داواکاری ئێمە بەس مافەکانی خۆمانە. ئێمە کار ئەەکەین بەرامبەر بە موچە پێویستە موچەکانمان بۆ دابینکردن. معقول نییە 15-12 مەعاشی مانگی دەمان وەرنەگرتووە. ئێمە نە داوای کورسی حکوومەتمان کردووە، نە داواکەین ببینە ئەندام پەرلەمان ببینە وەزیر. ئێمە تەنها داوای موچەکانی خۆمانەکەین. بەڕاستی پێشمان نەخۆشە، ئێستا نەخۆشمان جێشتووە. ئێمە ویژدانمان هەیە، ئێمە لەخوا ئەترسین، بەڵام نە حکوومەت نە لەخوا ئەترسێ، نە ویژدانی هەیە. ئێمە پێمان نەخۆشە، نەخۆشمان جێ هێشتووە کە ئێستا نەخۆشی وا هەیە، هیلاکە نەخۆشی وا هەیە لە دەرەوەی شارەوە هاتووە. بەڕاستی زۆربەی زۆر زەختیشمان لەسەرە، چکە دەرەوەی شار هەموو نەخۆشخانەکان داخراون، هەمووی بایکۆتیان کردووە، بەڵام زەختەکە زیاتر بۆ ئێمەیە. هیچ مکافئەیەکیشمان نییە، هیچ شتێکمان زیاتر نییە لەوانێتر. باشە لە چ بەشێکی تۆ؟ من لە تەواریم. باشە تەواری ئەمە ژیانی هەوڵاتیانی لەسەر بەندە. ئەگەر کەسێ بێتە ئێرە لەوانی جان لە دەست باگەر ئێوە لەوێ نەبن، وەکو حاڵەتت چیەکرێ؟ وەڵاهی نازانم، ئێمەش نازانین چی بکەین. بەڕاستی ئەو حکوومەت بەرپرسیارە لێی. ئێمەش تا ئێستا سێوان گەڕامان کێشاوە، ئەگەر لەبەر خواش بێت تەنها ئەوە نەمان لە دەستا. لەبەر خۆش بێ سێوان ئەتوانین دەوام بکەین بە بێموچە، ناتوانین لەوە زیاتر. بەڕاستی پێم ناخۆشە، ئێستا پڕ بەدڵ پێم ناخۆشە، نەخۆشە چێتە ژوورۆ ئیشی بۆ ناکرێت، بەڵام چی بکەین ئێمەش؟ زۆر سپاس بۆ بەڕێزەیە. سڵاوتان لێ بێ. لە چ بەشێک داوامەکەی؟ من نەشتەرگەری کتوپڕ. نەشتەرگەری کتوپڕ. باشەکە تۆ لەوێ نەبی چ مەترسیە دروستەکە؟ وەڵام مەترسی زۆر دروستەکە. طبعا نەخۆشەکانمان حاڵەتی کتوپڕیان هەیە، بەس یعنی ناتوانین کار بکەین. ئێمە چارمان یعنی خۆمان حەز ناکەین بینە دەرەوە، پێمان خۆش نییە وەکو پێ خۆش بوو، بەس چار نییە. یعنی ئەبێ ئەوانش مافی ئێمە بند کێشەکان بۆ ئێمە چارەسەرکەن تا ئێمەش بتوانین لەگەڵ هاوڵاتیان بین. خاتون بایکۆت چارەسەرە؟ وڵی بۆم حکوومەتە لەو چ چارەسەر بێ بەڵێ. لۆچێ بۆم حکوومەتە بەهۆش خۆی بێتەوە، نازانم 10 ساڵە بەهۆش ناتۆ، بەڵکم هەفتەی ئاخری ساڵە بەهۆش بێتەوانێ. باشە کاتە ئێوە لێرە نەبن، ئەگەر نەخۆشێ بێت چی بەسەریەت؟ ئەی ئێمە گە لێرە بین نەخۆش واد لێ بڵی نەخۆش کەیفی خۆیتی خۆهارچانە نەخۆش کە سوکاری خۆمانە، بەس ئەبوو خەڵکیش لە پشتی ئێمە بووایە وایە. ئێستا کە ئێمە لێرەی نەخۆش لەوچێ لە ژوورەوە بێکە سوو بێ ئیش وەستا بێ، بەس ئێمەش داوای معاشی خۆمان کردووە، ئەبێ خەڵکیش لەگەڵمانە بێ. ئیتر کاتە نەخۆش نازانم چی لە بەسەرێت، ئەوە نازانین. ئێوە سەرجەم کارمەندان و پزیشکان بایکۆتان کردووە؟ پزیشک نابینم لێرە نەقی، بەس کارمەندان. بۆ پزیشکتان لەگەڵانیە؟ وەڵای ئەوە نازانم خۆیان نەزانن. زۆر سپاس بۆ بەڕێزتان. بەڵێ ئەمەی کە بینن لە ئێستادا کارمەندانی نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانین بۆ ڕۆژی دووەم بایکۆتی دەوامیان کردووە کە بەرامبەر پێنەدانی موچە ئەوان هاتوونەتە دەرەوە لە شوێنەکانی خۆیان بەجێ هێشتووە بۆی کە داوای مافی خۆیان دەکەن لێرە. دوێنێ ئێوە هاتنە دەرەوە، بەڵام چوونۆ ژوورەوە چی بۆ ئەمەیان؟ وڵایی پێشەکی بە خێراتنتانەکەین و زۆر سپاسانەکەین. دوێنێ مانگرتنیان گر ئیتر جەماعەتی ئیدارە قسەیان لەگەڵ کارمەندەکان کردو بتویان لەگەڵ دکتۆر سەباح قسە ئەەکەین و دوایی خۆمان ئاگادارتانەکەین. ئێنجا سندیکاش ئاگادارە کە هەموو خەسخانەکان بایکۆتیان کردووە. ئێمە بایکۆتمان لەسەر ئەوە کردو کە 3 مانگە موچەمان وەرنەگرتووە. کارمەند هەیە زۆر گوناحە، 3 مانگە کرێخانووی نەیاوە، مناڵ ئەوە تا مەکتەبی فەوتەوە. ئەم حکوومەتی هەرێمە زۆر بەرپرسیارە، بۆ ئاڕێ لە میلەتە نایاتەوە، بۆ ئاڕێ لە کارمەند و مۆزەف نایاتەوە موچیان باتێ لە کاتی خۆیە. ئێمە بەس ئەو داواکاریەمان هەیە. ئێمە ئێستا پڕبەدڵ پێمان ناخۆشە، یعنی بەڕاستی حاڵەتێکی کتوپڕێ کەس لە ژوورەوە نەبێ. نەخۆشیش گوناحە، نەخۆشیش کە سوکاری ئێمە و کە سوکاری تۆی و کە سوکاری ئەوە. بەس ئێمە لە حکوومەتی هەرێم یعنی بەڕاستی گلەیمان هەیە کە موچەی 3 مانگمان نایانێ. ئەی ئێمە باشە موچەی 3 مانگمان نایانێ، ئەی ئێمە بەچی دەوام بکەین، بەچی بین کە پارە لە گیرفانتان نەبێ، بەچی یەی بۆ دەوام؟ یعنی حکوومەت لەمە بەرپرسیارە. ئێمە گلەیمان بەس لە حکوومەتی هەرێم هەیە، لە کەسی تر نییە. ئێمە بەرپرسیار نین، حکوومەت بۆ نایەتە سەرخەت. بابێ مانگانە کۆبوونەوە لەگەڵ هەموو دایرەکانە بکە، مشکیلەکە ئەوەیە ئێمە نوقسانی ئەو کاتە مۆزەفیش و کارمەندیش هەڵوێستێکی تری ئەبێ بەرامبەر حکوومەت، نەک حکوومەت هیچ هەڵوەستێکی نەبێ بەرامبەر کارمەند هیچ زەمبێکی نییە. بەڕاستی زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەگەر هاوکارمێنەکان بجوێزێتەوە، کارمەندانی نەخۆشخانەی منداڵبوون بایکۆتی دەوامیان کردووە کە ئەم نەخۆشخانەیە
نەخۆشخانەیەکی حکومیە لە شاری سلێمانیدا کە بۆ لەدایک بووان ئەوەی کە هەیە کە دوێنێ کە ویسیان بایکۆتکەن بەڵام وتیان کە قسە لەگەڵ سەر و خۆیاندا دەکەن و پاشان بایکۆتەکە شکان بەڵام بۆ ئەمڕۆ هاتوونەتە دەرەوە ئەو شوێنانەی کە فریاگوزاری خێراشی تادا دەکرێت لەم نەخۆشخانەیە ئەو شوێنانەش بەجێ هێڵراوە دوێنێ تەنیا چەند بەشێ بوو کە مەترسی نەبوو ئەگەر حاڵەتێکی کتوپڕ هەبووایە بەڵام بۆ ئەمڕۆ بایکۆتەکە بەفراوان بۆ ئەو بەشانەی کە بەشی فریاگوزاری خێران بۆ حاڵەتی کتوپڕ بەکاردێن ئەو بەشانەش چۆڵ کراون و نەخۆش لە ژوورەوە هیچ کارێکی بۆ ناکرێ ئەوەی کە هەیە سنووری بایکۆت لە سلێمانی تا بێ بەرفراوان دەبێت دوێنێ سندیکای کارمەندانی تەندروستی و کالجێڕیش ڕایگەیان کە بایکۆتی ناوەدە تەندروستیەکان دەکەن لە سنووری پارێزگای سلێمانیدا ئەمەی کە هەیە کە سنووری بایکۆت بەردەوام فراوانتر دەبێت ئەم ڕۆژ ویستێک هەبوو کە پۆلیسی 104 لە شاری سلێمانی بایکۆتی دەوام کات بەڵام ئەوان بایکۆتی دەوامیان نەکردووە ئەوەی کە هەبوو تەنیا قسەیان لەگەڵ بەڕێوەبەرەکەیان نەکردووە و بەڵێنیان پێدراوە کە ڕۆژی ئۆفیان بۆ زیاب کرێت ئەوەی کە هەبووە پۆلیس 104 ئەمڕۆ بایکۆتی نەکردو بەڵام ناوەندە تەندروستیەکان لە سلێمانی بایکۆتیان دەست پێ کردووە ئەوەی لێرەیە کە ئەمە نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانیە ئەوەی کە هەیە ئەگەر نەخۆشێک بێتە ئێرە هیچ خزمەت گوزاریشی پێشکەش ناکرێت لەبەرەوەی کارمەندەکان بایکۆتیان کردووە ئەمەش مەترسی لەسەر گیانی نەخۆش دروست دەکات کە لە نەخۆشخانەی منداڵبوون هیچ خزمەت گوزاریە پێشکەش ناکرێت.